ئەمەیە بە بەڕێوەبەرەکەم بسەلمێنم من دڵسۆزم. باش. ئەگەر بە ڕاستەوخۆ بڵی بە بەڕێوەبەرەکەت بڵێ من دڵسۆزم، ئەڵێ مەبەستە چییە؟ باشە. بەڵام کارمەندی وامان هەیە دنیای ئیشی باشی کردو بۆ دایرەکان، کەسیش پێ نازانێت. کارمەندی وامان هەیە دنیایەک کاری باشی کردووە، کەسیش پێی نازانێت، بەڕێوەبەرەکەش پێی نازانێت. خەتاکە چییە؟ خەتاکە ئەوەیە ئەم کارمەندە نەیتوانیوە پەیامێکی ڕوون و جوان بگەێنێت بەوەی کە بەرامبەرەکەی بزانێت. مەرجنیە ڕاستەوخۆ پێی بڵێ، مەرجنیە ڕاستەوخۆ پێی بڵێ. بۆ نمونە تۆ فایلێکە بیتە بەردەستی، ئەڵێ بۆ نمونە بە مدیرەکە ئەم فایلە من دوێنێ تا سعات ئەوەنە خەریکی ئەم فایلە بووم، ئەم کێشەیەکی ئاوامان هەیە، کێشەیەکی وامان هەیە بەڕاستی بە 3 سعات و 4 سعات ئەم شتە حەل نابێ. ئەژینا من ئامادەم مەسەلەن ئەوە من هەفتەیەکە ئیش لەسەر ئەماکەم، بەڵام بۆی جارێکی کە فریا بکەوین پێویستە حەلێکی بۆ بدۆزینەوە، وانە یان بەڕای تۆ حەلەکە چییە؟ ئایا من هەر بەم شێوازە تەقلیدیە بیکەم؟ ئەو کاتە بەڕێوەبەرەکەت پێگا کە تۆ هەفتەیەکە تا سەعات 3 خەریک بوویت. باش نەوتووە من زۆرمانوم کە بەعزێ کارمەندمان هەیە بەم شێوازە قسەکە، ئەڵێ زۆرمانوم ئەمە کەی ئیشە قبولی مەکە لەو کارمەندانی تر ئاوا ئیشکەن، یا مەسەلەن کەسێک سەردانی دایرەکەمانەکە و ئەزانێ ئێمە عەبدی ئەوین، منەوە هەفتەیەک ئیسراحەتم نەکردووە. ئەمە ئەبێ بە بۆڵە بۆڵ. بەڕێوەبەرەکەت ئەڵێ بەخوا ئیزعاجە، شتێکی کردووە، حکوومەت تەعینی کردووە، مەعاشی خۆی بێت، تۆسەی دایش پێ دەڵێ کاکە ئیشی خۆتە، ئەتوانی نەیکی. ئەمە لێرە دوو نەفەر کە نازانن پەیوەندی ساسکەم، کێشەیەکی گەورە دروستە بێ لە بینی مدیرێک و کارمەندێکە. بەڵام من ئەڵێم بیر لەوە مەکەرەوە بەرامبەرەکەت چەندێک لە بواری پەیوەندی شارەزایە، تۆ شارەزاکەم. ئایا ئەکرێ ئەوترێت چەپڵە لە یەک دەست لێ نادرێت؟ لە بەعزێ چاکە و لە هەندێشتا ئەوترێت چەپڵە بە یەک دەست لێ نادرێت، بەڵام لە پەیوەندی کاریگەرە دڵنیا بن ئەبێت. لە پەیوەندی کاریگەرە تۆ بۆ نمونە گەر پێشێ بچیتە بەردەم مدیرە بڵێ بڕێز فڵان کەس من ئەزانم لە بەیانیەوە مەشغوڵی و سەرقاڵی و بەڕاستی ئەرکی زۆر و مەسئولیەتی قورسا بورە هیوام وایە نەبنە سەرێشە بۆ جەنابەت ئەمەد بۆ ڕوونکەمەوە. ئەمە ڕووپۆشەکەیە بۆ چونکە تۆ خۆ بکەی بە ژوورا و قسەکانە بکەی، مدیرەکەش لە دڵی خۆیان ئەڵێ باشە لە بەیانیەوە سەر مێشەکە ئەمەش هاتووە ئەوەی ترمانی کرد. بەس کە تۆ بۆچی وا ئەڵێ مدیرەکە لە دڵی خۆیان؟ لەبەرەوەی وا ئەزانێت تۆ عەقڵت پێی ناشکات، وا ئەزانێت تۆ نازانی. کە بەم ئوسلوبە قساکی ڕێوەبەرەکەت زۆر مستاحە بێ، کاتێک ئەزانێ کارمەندەکەی، ئەزانێ کە ئەمیش مانوو هەبێ، ئەزانێ کە ئەمیش سەریێشەکە، ئەزانێ کە ئەمیش خەمخۆرە. ئایا ڕێوەبەرێک ئەگەر بە هەموو سیفاتەکانی خراپ بێ، یەکێک لە سیفەتەکانی باش نییە تۆ بچی یەکەم جار بەوە دەست پێ بکەی؟ هەمیشە هەوڵ بە لە خاڵی جوانی بەرامبەرەکەتەوە دەست پێ.